هەڵەمێکی بوێری دژەباو ئەحلام منسوور. ئەحلام منسوور ناوێکی دیارە لە نێوەندی ئەدەب و ڕۆشنبیری کوردی. ئەو وەک ژنێکی بوێر و یاخی و دژەباو لە گەرمە سێرەوە وەک یەکەم ژن هاتە ناو خەباتی سەختی ڕۆشنبیری و شارستانی و شوێن پەنجەی بە خزمەتکردنی ئەو بوارانەوە دیارە. ئەحلام ساڵی 1951 لە شاری خانەقین لەدایک بووە. لەو شارە و بەغدا خوێندوێتی و ساڵی 1974 بەشی کوردی کۆلێجی ئەدەبیاتی زانکۆی بەغدای تەواو کردووە و هەر لە هەمان شار بڕوانامەی ماستەری بەدەستێناوە. لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردووەوە وەک ژنێکی ئازا و پێشەنگ هاتوتە ناو دنیای ئەدەب و نووسینەوە و وەک چیرۆکنووس و ڕۆمان نووس و نووسەر خزمەتی کردووە و بەرهەمەکانی ڕنگدانەوەی واقعی ژیانی کۆمەڵایەتی کوردەواری بەگشتی و شاری خانەقین بە تایبەتی بووە. کۆمەڵە چیرۆکی پرد بە نۆبەرەی بەرهەمەکانی دادەنرێت و دواتر بە ڕۆمانەکانی ئامەڕەش و ئەڵوەن توا ناو سەلیقەی بەرزی ئەدەبی خۆی سەلماند. بێ لە چیرۆک و ڕۆمان، ئەحلام منسوور و تاریشی نووسیوە و وتارەکانی بەو پەڕی ئازایەتیەوە نووسیوە و ڕخنەی لە دیاردا دزێوەکان گرتووە. ئەحلام وەک کەسێکی ئەکادیمی و مامۆستای زانکۆش لە هەردوو زانکۆی سلێمانی و کۆیە خزمەتی بە ڕەوتی خوێندن و فێربوون کردووە. ئەو ژنا هەڵکەوتووەی کورد لە ڕۆژی دەی کانونی دووەمی 2013 بۆ دوجار لە شاری سلێمانی ماڵاوی کرد و لە گۆڕستانی خدری زندە لە شاری خانەقینی زێدی خۆی بە خاک سپێردرا.